خۆشەویستەکانم هەر هەموو شتە دنیایەکانی ئەم دنیایە بێجگە لە دینەکەیش کە دین لە هەموو شتە دنیایەکان گرنگترە هەمووی ئەهلی ئیختیساس و ئەهلی تایبەتمەندی خۆی هەیە. یعنی بەسەلەن بۆ نمونە لە طبا ئەگەر کەسێکی مهندس و طبی نەخوێندبێ هەر لە خۆیەوە هەڵقورتێتە سەر طب و بڕوا عیادەیەک بکاتەوە و دەستکاتە فەحسکردن و دەوانووسین و ئەو جۆرە شتانە و بەڵکو عەمەلیاتکردن لە ڕاستیە هیچ کەسێ لێی قبوڵ ناکات و هیچ کەسێکیش ناڕوا بگرە حکومەت چێگرێ. تەنانەت عینەن دکتۆرێکیش بێ ئیشی مهندس بکە کەس لێی قبوڵ ناکا. هەموو ئەم دنیاە کارەکان گشتی دابەش کراوە تەنانەت لە طبیشە. ئێستا ئێمە ئەزانین حتا لە طبیشە اختصاصات هەیە. تو ئەگەر فەقراتت بێشە ناڕۆی بۆ لای دکتۆری دڵ، ئەگەر نەخۆشی دەرونیت هەبێ ناچی بۆ لای دکتۆرێک کە لە ئێسقان ئیش بکە. هەموو شتەکان اختصاصاتە و لە ناو اختصاصەکانیشە هەیە زاناترە و هەیە زاناترە و دنیا وایە ئەم شتانە وا تەوزیع کراوە. دە لە مەسەلە دینەکە بۆ وانە بێ بۆ هەموو کەسێک هە لە خۆیەوە بۆی هەبێ لە دین قسە بکە، بۆ هەموو کەسێ بۆی هەیە لە مەسائیلی دین قسە بکە. ئێمە کێشەیەکمان هەیە لە وڵاتانی ترە ئەو کێشە کەمترە. لە وڵاتەکانی ترە مفتی ئەو کەسەیە کە عالمێکە ئەتوانی بڵێ لە هەموو بوارەکانی علما شارەزایەکی باشی هەیە، خوێندنێکی زۆری خوێندووە. ئیمامی ئیبن القەیم 30 دانە ساڵ لە خزمەتی ئیبن تەیمیە چۆکی داداوە تەلەبەی بووە. دوای ئەوەش کە ئیبن تەیمیە شەهید دەکرێ ڕەحمەتی خوای لێبێ ئەو جا ئیتر ئەم لەیدا ئەبڕێ. یعنی ئەگەر شەهید نەکرێ لەوەچی هەموو عمری لە خزمەتی ئیبن تەیمیە بووایە مامۆسای گەورەی. بەڵام ئێمە بە یەک دوو کتێب بە یەک دوو نامیل کە جاری وایە لە خۆمان و ئەبین بە مفتی ئەمڕۆ زمانێکە بە تایبەتی ئەم زەمەنەی کە تێی کەوتین کە هەموو جیهان وەکو دەیەکی بچووکی پێهاتووە یان وەکو دەیەکی گەورەی پێهاتووە. ئیمڕۆ ئەبێ لە هەموو ساتەکان و وەختەکانی تر مەسائیلی فتوا و ئەو مەوزوعانە ئەبێ وریای بین. حتا تەنانەت من ئێستا ڕەئیم وایە و زۆرێک لە عولەما لەسەر زەویە ڕەئیان وایە فتوا بە یەک کەسیش نەدرێ. ئیسا لجنەی فتوا لە وڵاتەکانی ترە چەند عالم هەرێکێ لە بوار و اختصاسێکات کۆ ئەبنەوە قرار لەسەر شتەکانەدەن. یعنی تەنانەت ئێستا عولەما عالمێک لە بوارێکە اختصاسیە لە بوارێکی ترانێتی یەکێتر لە بوارێک هەیەت یەکێکی تر لە بوارێکە ترانێتی. یعنی ئێستا مەسەلەن تۆ ئەگەر مەسائیلی تەلاقت هەبێ هەندێک عولەما هەر عالمیشە بەڵام لە تەلاق نازانێ. مەسەلەی میراتت هەبێ دابەشیکەی هەر عالمە بەڵام لەو میراتە شارەزا نییە چونکە علمی میرات ئێستا علمێکی تایبەتیە و ئەخوێندرێ و اختصاساتی تی ئەهێنرێ و ماجستێر و دکتۆرایتی ئەهێنرێ. یعنی اختصاسەکان دابەش کراوە حتا تەنانەت لە دینیشە اختصاسەکان دابەش کراوە. ئەی نازانم کێشە ئەوەیە ئەمڕۆ کابرا بانگدەرێکە ئەبێ بە مەلا خەڵک پێژە مەلا فڵان کەس لەوانەیە بەس بێ نوێژ بکات لە مزگەوت پێژن مەلا، لەوانەیە بەس قورئان بخوێنێ بۆ خۆی نازانێ بۆ خەڵکی تریش بخوێنێ خەڵک پێژە مەلا. لەوانەیە مەسەلەن تەنها تەعین بوو بێ و خادمێک بێ لە مزگەوتاوە تەعین کرابێ و خادم گشتمان خادم ماڵی خوین بەس ئەو هەر تەنها یعنی ئیشەکەی ئەوەیە و پیشەکەی ئەوەیە سەیرەکەی خەڵک پێژە مەلا. بگەر جاری وایە خوتبەی دەیها ساڵ مەسەلەن خەڵکە بۆ خوێنەواریشی نەبووە ئەسڵەن هەر خوێنەواری نەبووە لەبەر بێ مەلایی کردویانتە مەلا و خوتبەی داچی بیستە وتێتی خەڵک پێژە مەلا. بەڵکو خەڵک هەنێک کەسێ جاری وا هەیە ئەڵێ بەخوا من هەبەستەنها بانگە دەم خوێنەواری نییە خەڵک ڕۆ پرسیار تەلاقی لاکە. یعنی شتەکان تێکەڵ و پێکەڵ کراوە. من قەناعەتم وایە ئەگەر ئێمە مفتی لە جێی خۆی مفتی مەرجە کەسێ مفتی بێ و عالم بێ بێ خوتبە بدە لەوانەیە هەر نەتوانێ خوتبە بدە. مەرجە خەتیب مفتی بێ. ئێمە کێشەکەمان لێتە هەر کەسێ خوتبەی بە قەوت بێ و لە خوتبەیە زیرەک بێ ئێمە ترێژین عالمە بابە مامۆسا فڵان کەس ئێکو بابە گیان ئەو لەوانەیە بەس قسەزان بێ ئەی نووسێتەوەیان لەبەر یەکا و ئێژێتی ئەوە بەس قسەزانە معنای ئەوە نییە خەتیب ئیلا ئەبێ مفتی بێ عالم بێ. مەرج نییە بە ئەوەی بەرنوێژیەکە ئیلا ئەبێ خەتیبیش بێ. لەوانەیە لە قورئان خوێندنا دەنگی خۆش بێ بەڵام نەتوانێ خوتبە بدە. یعنی من قصدم بەس ئەوەیە ئێمە تووزێ شتەکان تێکەڵ نەکەین. معقول نییە ئیمڕۆ هەر یەکێک لە خۆیەوە فتوا بدا بە شێوازێک لە مەسائلە گەورەکانە. من قەناعەتم وایە کەسێ عالم بێ قەت ناتوانێ لە مەسائلێکە کە عولەما تایە مختەلیف بن لە خۆیەوە بڵێ ئەوە بیدعەیە و ئەوە نازانم چییە هذا حلال و هذا حرام. وەکو خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ گەورەترین گوناح ئەوەیە تۆ لە خۆتۆ بێژی هذا حلال و هذا حرام. تو چیت یعنی خوا شتێکی حرام نەکردووە تۆ چۆن نەتوانی بڵێ حرام؟
ئەوە بەڵگەی گەرەکە دەلیلی گەرەکە مەسەلەکە ئاسان نییە